جەماوەری بە شەرەفی خەڵکی کوردستان ئەمڕۆ ڕایدەگەێنین چۆنێتی ئامادەکردنی ئامادەکاریەکانی 37مین ساڵیادی تاوانی کیمیابارانی هەڵەبجە دیارە ڕۆژی یەکشەممە 16 بە دروشمی تەبایی و ئاوەدانی و دادپەروەری 37مین ساڵیادی تاوانی کیمیابارانی هەڵەبجە لە شاری هەڵەبجە بەڕێوە ئەچێ. ئەمساڵ جیاواز لە ساڵانی پێش و چەند ڕۆژێک بەر لە 16 چالاکیەکانمان دەستی پێکرد کۆمەڵی چالاکی یەک لە دوای یەک و ڕۆژی 16 لە بەردەم باخی گشتی و شارەوانی هەڵەبجەوە کاتژمێرنەوەی سەر لە بەیانی هەمووان ئامادە ئەبین بە ڕێپێوان بۆ سەرمەزاری شەهیدان لەوێ دەست دەکەین بە کار و چالاکیەکانمان. پاژنیوەڕۆ لە زانکۆی هەڵەبجە کار و چالاکی بەردەوامە بێ و شەوی 16 و ڕۆژی حەڤەش بە هەمان شێواز درێژەیە بێ. بۆیە ڕۆژانی پێش 16 و ڕۆژانی دوای 16ش ئەمساڵ چالاکیەکانمان بەردەوامە بێت بۆ بەرزڕاگرتنی تاوانی یادی کیمیابارانی هەڵەبجە. لای زۆرێک لە بەڕێستان ڕوونە ئاگادارن ئەمساڵ بە جیاوازە ساڵانی پێش و سەد جەمچین و توێژەکانی پارێزگای هەڵەبجە بەشدار بوون و لیژنەیەک بە ناوی لیژنەی باڵای سەرپەرشتیکردنی 37مین ساڵیادی تاوانی کیمیابارانی هەڵەبجە سەرپەرشتی کردووە کە ئەمساڵ خۆی لە سەد جەمچین و توێژەکان بە تایبەتی کەسوکاری سەربەرجی شەهیدانە ئەبینێتەوە. ئومێدمانە هەنگاوە بۆی جارێکی کە یادی تاوانی کیمیابارانی هەڵەبجە بڕاتەوە سەر ڕێژکە ئەسڵەکەی خۆی کە خۆی لە خاوەنداری تاک بە تاکی خەڵکی هەڵەبجە ببینێتەوە. ئومێد دەکەین هەمووان بەڕێزەوە ئەو ڕۆژە بەرزڕا بگرین و بتوانین بە جۆرێ لە جۆهرەکان حەقی پێویست بۆ و تاوان و مەرگە ساتە بین کە بەسەر شاری هەڵەبجە و دەوروبەری و شارە زور و هەورامانە هاتووە. زۆر سپاس.